الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. برایانی بەڕێز و خۆشەویست و قەدرگران، خوشکانی عزیز و خاوەن حورمەت، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەمولایەکماندا. خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکە، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە، داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە، بە موسڵمانی بمان ژێنێ، بە موسڵمانی بمان مرێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە. خۆشەویستانی خۆم، بابەتی ئەم شەو دیارە بابەتێکی گرینگە بۆ هەموو لایەکمان، چونکە هەموو لایەکمان پێویستمان بەو بابەتەیە، ئەویش چۆنیەتی چارەسەرکردنی کێشەکانمان چۆن چارەسەرکەین. جا چ کێشەی عائیلی بێ لە مابەینی ژن و مێر، کێشەی دایک و باوک بێ لەگەڵ منداڵەکان، کێشەی جیران بێ لەگەڵ جیران، و کێشەی خزمەکان بێ لەگەڵ یەک، یانەوەتە کێشەیەکی ئۆرگانی بێتن، کێشەیەکی ئۆرگانی بێ بۆ نمونە لە دائیرەیەک، لە مەقەڕێک. ئەو قەزیانە ڕۆژانە خۆشەویستانی خۆم دووبارە دەبنەوە لە ژیانی هەموو لایەکماندا. ماڵی کەس بێ کێشە نییە، و هیچ ئۆرگانێک بێکێشە نییە، هیچ گەڕەکێک بێکێشە نییە، بەڵام تەماشە دەکەین بەداخەوە دەڵێم، چونکە کێشەکانمان بە شێوەیەکی تەندروست چارەسەر ناکەین. یعنی هەر بۆ نمونە دەیڵێم ئەو ڕۆ پێش بێمە خزمەت ئێوە، ئەو بابەتە پێشکەشکەم لە هەواڵەکانی سەعات 8 لە کەناڵێکی خۆمان ناوی کەناڵ نادەم 3 هەواڵی کوشتن بڵاو کرایەوە لەسەر شتی زۆر تافی. 3 هەواڵی کوشتن لە سەی سادق، لە هەولێر، لە دۆک. ئەوەی کە بەس زاندراوە، ئەدەوەی کە نەزاندراوە کە تەماشەی هۆکارەکانیش دەکەی، هۆکارەکان زۆر سادەن. ئەگەر ئینسان، خۆشەویستانی خۆم، ئەو هەنگاوانەی کە پێویستەکە ئینسان بگریتە بەر بۆ چارەسەرکردنی کێشەکان، ئەو کێشانە گەورە نابن. بەڵام هەر کاتێک کێشە و مشکیلەیەک هەبوو، ئەو کێشە و مشکیلەیە بە نەزەری ئەعتیبار وەرنەگیرا، چارەسەرێکی تەندروست نەکرا، کێشەکە گەورەتر دەبێت، هەتا دەگاتە کوشتن و یەکتر لە بەین بردن. خوا پەناماندات. کێشەکان، خۆشەویستانی خۆم، لە چەوە سەرچاوە دەگرن؟ لەوە سەرچاوە دەگرێت هەر کەسێک کە کێشە دروست دەکا خۆی پێحەقا. ئاگاتان لەو خاڵەی بێتن. یعنی ئەو کەسەی کە کێشە دروست دەکا، ژنە، مێردە، کوڕە، کچە، بەرپرسە، ئەندامە، هەر کەسێکی کە هەیە کە کێشە دروست دەکا خۆی پێحەقە لەو کێشەیە. کە خۆی پێحەقە لەو کێشەیە، دەبێ مقابلەکە زۆر شارەزا بێ بۆی بتوانێتن ئیعتیراف بەو کەسەی بکاتن کە کێشەی دروست کردووە، کە ئەو شتەی کە کردوتە حەق نییە پەیڕەوی دەکەی، کێشە و مشکلەیە ناوتەوە. ئەو کێشە و مشکلە چۆن چارەسەر بکرێتن؟ خۆشەویستانی خۆم، ماڵی پێغەمبەری گەورەمان عەلەیهی سەڵات وسەلام بێکێشە نەبووە. هاوڵانی پێغەمبەری خۆشەویستمان عەلەیهی سەڵات وسەلام بێکێشە نەبوون، بەڵام زانیویانە چۆن کێشەکانی خۆیان چارەسەرکەن. مامۆستا بۆ پێغەمبەر بۆ ئێمە عەلەیهی سەڵات وسەلام. دوای دێمە سەر نمونەیەک کە زۆر نمونەیەکی گەورەیە، چۆن توانێتی گەورەترین کێشە چارەسەر کە بە مودەیەکی زۆر کەم.
لەگەڵ خێزانەکانیشی بە هەمان شێوە. خۆشەویستانی خۆم، ئەگەر نەفەستان درێژ بێ 9 خاڵێکی بۆ زیاد کە بیتە دە بەڵام کورتی دەکەمەوە، شەرحیان ناکەم زۆر. لەبەر ئینسانی دەڵێ العاقل يكفيه الإشارة، ئینسانی عاقڵ هەر ئیشارەتێک بەسە. یەکەم خاڵ بۆ چارەسەرکردنی کێشەکان چییە؟ سەبرە. کە کێشەیەکت لێ ڕوودا دنیات لێ تەنگ نەبێت، دنیات لێوێک نێتەوە، وا مەزانە دنیا کاول بوو، سەبرت هەبێتن لەسەر ئەو کێشە و مشکیلە و ئاریشەیە کە ڕوبەڕوود بۆتەوە. بۆی کە بزانێ ئەو کێشەیە چییە بۆ دروست بۆ کێشەکە. کە دەڵێم سەبرت هەبێ مانای ئەوە نییە بە دوواداچوون نەکەی بۆ کێشەکەی، نا، سەبر دەگرم بەڵام لێکۆڵینەوەیەکی ورد دەکەم ئەو کێشەیە بۆ دروست بوو، هۆکاری ئەو کێشەیە چییە. ئەو زۆر مهمە ئاگاتان لێ بێت، بەبێ ئەوەی کە هیچ بڕیار بدەیت. ئەها ئیوامان هەیە وەکو شیری وایە، شیر تەبیعەتی شیرمان هەیە، شیر کە لەسەر ئاگرتدانە هەر هەوندێ قەڵ پێچی کرد هەمووی لە منزەڵێ دێتە دەرێ و دەڕژێتن. ئیواشمانێ کە کێشەیە کە بوو ڕاست هەڵدەچیتن، دەست بە جوێن دەدا، دەکەوێتە سەر منداڵەکەی بە شەق و بە زلە و لەگەڵ خێزانەکەی و خێزان لەگەڵی دیکە ماڵەکە تێک دەچێتن. دوایە کە سارد بووە ئەرێ کاکە وەڵڵاهی ئەو قزیە ئەزانی ئاوانە بوو، تازە ئەوەی کە پێویست بوو ڕوونەدا ڕوویدا، تازە لە چ پەشیمان دەبیەوە. سەبرت گربایە، دان بە خۆدا بگرە، بزانە لە کێشە جارێ ئاگاتان لێ بێتن. هەندێک لەو کێشانەی کە ئێمە پێوە جیرۆ دەین بۆمان هێنراونەتە ناو ماڵەوە، بۆمان هێنراونەتە ناو ماڵەوە کێشەکان، بۆ یعنی خەڵکی دیکە بۆیان دروست کردووین. دەبێ ئێمە عاقڵ بین چۆن بتوانین ئەو کێشانە کە خەڵک بۆیان دروست کردووین نێڵین ئاژاوە لە ناو ماڵ و منداڵ و لە دەور و بەرماندا دروست کرد. شائعەیەکە، پڕوپاگەندەیەکە، درۆیەکە، بوختانێکە، ئەوانە هەمووی مایە کێشەن. بەڵام ئەتۆی عاقڵ کە پیاوی کە ژنی دەبێ بزانی چۆن ئەو کێشەی چارەسەر دەکەی، ئەو کێشە نەبێتە مای تێکدانی ئەو خانەوادەیە. خۆشەویستانی خۆم، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بوختانی بە خێزان نەکرا؟ ئایەتە. بۆ بوختانیان بە خێزانی پێغەمبەر کرد عەلەیهی سەڵات، بۆی کێشە لە ناو ماڵەکەیدا دروستکەن. کۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەری و دەعوە و بانگەواز و کاری ئیسلامیەوە نەمێنێتن. بەڵام پێغەمبەر چی کرد عەلەیهی سەڵات وسەلام؟ یەکەم سەبری کرد، دوایە چی کرد؟ لە کێشەکەی کۆڵیەوە تا گەیشتە نەتیجەتێیدا، پەلەشی نەکرد، حکمێکی پێشوەختەشی نەدا، کەواتە بەشێکی لەو کێشانەی کە بۆمان دروستە بن خەڵکی کافرە، خەڵکی منافقە، خەڵکی دووڕووە، چاویان بە ماڵەکەی تۆ هەڵنایە، چاویان بە ماڵەکەی من هەڵنایە. چۆن دەبێ فڵانکە ماڵە بێ کێشە بێتن، فڵانکە خانەوادە بێ کێشە بێتن. ئەوە خاڵی یەکەم. کەواتە سەبر گرتن، پەلە نەکردن لە حکومدان زۆر مهمە، بەڵام بە عاقڵانە بزانە ئەو کێشە لە چێن دەرێوە هاتووە. کوو بە دوایی کاتێک کە شتێکت لێ بزر دەبێ ئاوە بە دیقەت بە وردی لێی دەنۆڕی لەو سەری بۆ سەری تا دەگەی لە چێن دەرێ و بە چێن دەرێدا ڕوویوە، ئاوا دەبێ بە دوای کێشەکەی دابگەڕی سەرەداوەکەی ببینیەوە. یعنی بۆ نمونە کوڕت هاتەوە ماڵەوە، عادەت و تەقالیدێکی دێزەون فێر بووە، خراپ. کچەکەت هاتە ماڵەوە، عادەت و تەقالیدێکی خراپ فێر بووە. ئەو عادەت و تەقالید ئەخلاقی کوڕەکەی تو نییە، ئەخلاقی کچەکەی تۆ نییە. دەبێ بزانی لە چێن دەرەی وەرگرتووە، هۆکارەکەی چییە. کە سەبرمان کرد، خاڵی دووەم بە قەراری قەتعی خۆتان لە مناقەشە بپارێزن. ئەو کەسەی کە غەڵەت دەکا مناقەشەی دەگەڵ مەکە، کە مناقەشەت دەگەڵ کرد دەبێتە چی؟ دەبێتە شەڕە دندووکە. لەبەرەوەش خوای پەروەردگار تەبارەک و تەعالا کە باسی مجادلەی کردووە، چۆنی باس کردووە؟ وەجادلهم
بالتي هي أحسن. شيخ المفسرين ابن كثير رحمتي خوای لێ بێ دەفەرمێ ئەگەر قەومێک پێویستیان بەوەی بوو مناقەشەیان دەگەڵ، چونکە مناقەشە بۆ دەکرێت، مناقەشە مجادلە بۆی دەکرێت کە قەناعەت بە مقابلەکەت بکەی، واز لەو ئەفکار و تەسەوور و فکر و بیر و بۆچوونەی بێنێتن بێتە سەر ئەفکار و بیر و بۆچوونی تو، واز لەو ئەخلاقەی بێنێ بێتە سەر ئەخلاقی تو. کەواتە ئەگەر بە مناقەشە بوو تەسلیم دەبیتن؟ تەسلیم نابیت، مقاومە دەکات. لەبەرە ئەسڵی مناقەشەکەی بۆ چییە؟ بۆیە کە کابرای ببەزێنی، عەلەمی سپی هەڵدات. لەبەرەوەی ابن کەثیر دەفەرمێ ئەو ئایەتە پێمان دەڵێ ئەگەر قەومێک پێویستیان بە مناقەشە و مجادلە بوو، دەفەرمێتن چاکترین و باشترین ڕێگا و چاکترین وشە بەکاربێنە. لە هەموو کەس ئەولاتر وایە کە غەڵەت دەکا کە ڕێگای چەوت دەگرێتە بەرکە منداڵەکانمانن، جگەرگۆشەکانمانن، دەبێت دەگەڵیان بەڕەحم بین، دەگەڵیان بەڕەحم بین. بە مناقەشە و مجادلە نایەتەوە سەر ڕێگا، ئەدی دێنە سەر خاڵەکانی دیکە. تەماشەکەن ئیمامی مالیک ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمون یا ئەبا عەبدەڵڵا، ئەی باوکی عەبدوڵڵا، کابرایە کە عالم بێ بە سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، ئایا بۆی هەیە بە مناقەشە و مجادلە سونەتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەسەر خەڵکیدا فەرز کات و بەسەر خەڵکیاندا بچەسپێنێتن؟ فەرمووی لا، فەرمووی نەخێر. بۆ چکە کە هاتە بابی مناقەشە و مجادلەی کابرا ڕەفزی سونەت دەکاتەوە. فەرمووی ولكن يخبر بالسنة فإن قبلت وإلا سكت. دەفەرمێ سنەتی پێغەمبەری خوا بۆ خەڵکی باز دەکا، ئەگەر خەڵک قبولیان بوو دەنا بێدەنگ دەبێت، نایکاتە بابی مناقەشە و مجادلە. ئەوجا خۆشەویستانی خۆم، ئەو کەسەی کە تالیبی حەقە بە مناقەشە حەقەکەی وەرناگرێت، ئەو کەسەی کە گەتان لەو قسەی بێتن، ئەو کەسەی کە تالیبی حەقە بە مناقەشە حەقەکەی وەرناگرێت، دەبێت شێوازێکی دیکە بگریە بەر حەقەکەی فێرکەی. یەک نمونەتان بۆ باز دەکەم. حەسەن و حوسەین ڕەحمەتی خوایان لێ بێ، نەوانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕوح و گیانم بە قوربانی بێتن. پیرەمێردێکیان بینی دەست و نوێژی دەشۆرد، دەست و نوێژ شۆردنەکەی غەڵەت بوو، پیرەمێردەکە دەست و نوێژەکەی غەڵەت بوو، نەهاتن مناقەشەی دەگەڵ بکەن، نەهاتن مجادلەی دەگەڵ، نەهاتن بڵێن وەڵڵا تەمەنی 70 ساڵ تا ئێستا فێری دەست و نوێژ نەبووی، بە تەمای بچێ بەهەشتێش، کابرا لێیان تووڕە دەبیت، حەقەکەی وەرناگریتن. فەرمیان کە دەست و نوێژەکەی تەواو کرد، فەرمیان خاڵە حاجی، ئەو منەڵێم خاڵە حاجی، مامە پیرە، تی بەڵێ کوڕم، دەشیناسینەوە حەسەن و حوسەینن، منداڵن هێشتا، ئەمن و حەسەنی برام مشکلەمان لێ دروست بووە، مناقەشەمان لێ دروست بووە، حەسەن بە من دەڵێ ئەمن دەست و نوێژی جوانتر دەشۆم لەوی، ئەویش دەڵێ من دەست و نوێژی لەوی جوانتر دەشۆم، تخوا گەرە تۆ حەکەم بی لە مابەینمان، هەردووکمان دەست و نوێژ دەشۆین بزانم کامەمان دەست و نوێژەکەمان جوانتر، ئەتۆ حەکەم بە لە مابەینماندا. دەڵێ دەی کوڕم دەست و نوێژ بشۆن. هەردووکیشیانەوەی پێغەمبەرن عەلەیهی سەڵات وسەلام، دەست و نوێژەکە دەشۆن چۆن پێغەمبەریان بینی و عەلەیهی سەڵات وسەلام ئاوا دەست و نوێژەکەیان شۆن. کابرای پیرەمێرد لە کاتی دەست و نوێژ شۆردنی حەسەن و حوسەین غەڵەتەکانی خۆی دەرکەوتن، غەڵەتەکانی خۆی بۆ دەرکەوتن. کە دەست و نوێژیان تەواو کرد، فەرمیان ئیکامەمان تەواوتر بوو، گوتی کوڕمی هەردووکتان تەواو بووی، من غەڵەت بوو، خوا پاداشتان داتەوە، ڕاستان کردمەوە. ئەو یەکێکە لە شێوازەکان. کەواتە تا پێتان دەکرێت، تا پێمان دەکرێت خۆ لە جیدال و لە مناقەشە بەتایبەتی ژن و مێردە خۆشەویستەکان کە بەشێکی زۆری لێرە دانیشتووە، کە مێردت تووڕەیە مناقەشەی دەگەڵ مەکە ڕەجاءن بە بەینتان خراپتر نەبێ، با شەیطان تەداخل نەکە. تەماشەکە بەشێکی زۆری تەلاق
کە دێتە لای ئێمە و لای مامۆستایان نەزانین هۆکارەکەی چییە، کابرا دێتن لەسەری خۆی دە مامۆستا غەڵەتم کرد، مامۆستا نەزانم چم کرد، ئەو کە کاچی خۆم جارێ ئەو خوشکە بەڕێزە دەبینی پیاوەکەی تووڕێ دەی ئەگەر پیاوی تەلاقم دەدەی بۆچ کابرای گوتی داردە کونە زەرگەتەی ڕادەکەی پیاوە خۆی بە پیاو دەزانی، یان ئەگە تەلاقت نەدا وا دەزانی کە لە پیاوەتەکەی کەم بۆتەوە، یانەوەتە بە پێچەوانەوە پیاو کە لە ژنێت و ئەگە ژنی دەچێەوە ماڵی بابی خۆت و بڕۆ ئێرانە بەجێ بێڵێ ژنە دەڕوا ماڵەکەی بەجێ دەڵێ کە گەیشتە دەرکەی حەوشەی پەشیمان دەبیەوە چاوی چاو. لەبەرەوەی وەسیەت بێ لێتان کە وەسیەتی پێغەمبەرمانە عەلەیهی سەڵات وسەلام. جارێکە تووڕە بوون ژن و مێرد لە یەک بە تایبەتی پیاو ئەگە جەوی ماڵەوە تێک چوو هەڕۆ دەرێ بەبێ دەنج ماڵەکەی بەجێ بێڵێ نە هەڕەشام بکە و نەگوڕەشام بکە و کە چوێ ماڵەوەش کەئەنەما هیچ ڕووی نەداوە سەلام عەلەیکم خانم گیان چۆنی باشی دەستت خۆش بێ خواردنێکی خۆشت دروست کردووە خوا پاداشت داتەوە یا ڕەبی ڕوود سوور بێ هەر ئەسڵەن بەلای ئەوەی دانەچی چونکە هیوامان هەیە چونکە هێشتا تەواو دانەمەزراوین ئەوە چۆتە دەرێ قەیدی ناکا بەس کە دەچیتەوە ماڵێ ئەو فتنەی بەیانیەکەی ئەو فکردینیتەوە ئەوم لە فکرە چیتن کێشەکەت گەورە کردو دیسانەکە کێشە ئەوە چارەسەر نابیت. ئەو جا لێتان وەسیەت بی ژن و مێردەکان لەکن منداڵەکان دەمەقاڵێ مەکەن مناقەشە مەکەن لێک زیز مەبن قسە لە قسەی یەکدیکە مەکەن چونکە ئەو منداڵە تووڕە دەردەچێ ئەو منداڵە لاسار دەردەچێ ئەو منداڵە دژی خۆت بەیانی هەڵوێز دەنوێنیتەوە هەمان ئەو شتەیت وەکو فلیم وەکو سیناریۆ دووبارە دەکاتەوە. خاڵی دووەم پێویستە پەردە لەسەر چاوی ئەو کەسەی کە غەڵەتە لادەی بڵێ چازۆز خاڵی دووەمە پەردە لەسەر چاوی ئەو کەسەی کە غەڵەتی کردووە پەردە لەسەر چاوی لادەی یانی چی پەردە لەسەر چاوی لادەی ئەوەیە کە پێی بسەلمێنین بە فیعلی بە عەمەلی ئەو ئیشەی کە ئەو کردوێتی ئیشێکی غەڵەتە. ئەوەش یەک نمونەتان بۆ دێنمەوە لە سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە هەمووتان دەیزانن بەرژێنێکی قایم بێ لەو خوشکە گەورەمان لەو برا بەڕێزانەمان گەنجێک لە ناو هاوڵانی پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵات وسەلام دێ زۆر بە جورئەتانە زۆر بەوانە کە ئاعرابی بووە دەفەرمێی پێغەمبەری خوا مۆڵەتم بدە زینا بکەم هاوڵان هەمووی لێ تووڕە دەبن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام دەفەرمێ نزیکیکەنەوە ئەو نمونەیە خوازیارم بگاتە گوێی هەموو خەڵکی کوردستان بگاتە گوێی هەموو ئەو گەنجانەمان ئەوانەی کە بە دوای ئیشی فاحیشەدا دەگەڕێن وەخوای گەورە ستری ناموسی هەموو لایەکمان بکاتن دەیهێنن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە کنە خۆی دادەنێتن دەفەرمێ پێت خۆشە خەڵک زینا لەگەڵ دایکت بکە فەرمووی نەخێر یا پێغای پێغەمبەری خوا بە قوربانیت بم بە دایک و باوکۆی پێغەمبەر ڕەنجی تێک دەچێتن پێت خۆشە خەڵک زینا لەگەڵ خێزانت بکە دەڵێ نەخێرەی پێغەمبەری خوا بە دایک و باوکۆ بە قوربانت بم هەموو مەحاریمەکانی دەژمێریتن دەڵێ کوڕی خۆم دەنا خەڵکیش وەکو تۆ پێی ناخۆشە کە زینا لەگەڵ دایک و خێزان و خوشک و ئەوانەیان بکرێتن دەست لەسەر سینجی دادەنێتن دەفەرمێ یا ڕەبی خوایە هیدایەتی دەی پاچی کەیتەوە و ئەو گوناه و تاوانانەی لاقێزەون کەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نەلێیدا نەلێی تووڕە بوو نە قسەی ناشیرنی پێگو بەڵام بە عەمەلی پەردەی لەسەر چاوی ئەو گەنجەلادا کە ئەو گوناه و تاوانە قێزەونە ئەو غەڵەتەی بۆ ڕاست کردەوە. خاڵی سێیەم برایانی بەڕێزم گلەیی و گازاندەکردن خێر و چاکە بە دوای خۆدا ناینێت هەر دانیشتی لەگەڵ منداڵەکەت ئیوەم لۆ کردی ئیوەم لۆ کردی پیاونی غیرەتت نییە کوڕە شەهامەتت نییە کوڕە هەموو خەڵک بۆ پیاوت و هەر نەبیە پیا وەی لێکەی ئەو منداڵی هەموو ڕۆژێ دەقنیەوە کاک ڕۆژێکیش پێی هەڵبڵێ
دەڕۆژە چێش نسحەتی کە ئامۆژگاری کە خەسڵەتە جوانەکانی باسکە. یعنی ئەو ئەسلوبی دەمکوتکردنی منداڵەکان کۆمەڵگە تێک دەدات. ئەوە بەڕاستی خاڵێکی زۆر زۆر گرینگە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەنەسی کوڕی مالیک دەفەرمێ ڕەحمەتی خوای لێبێ 10 ساڵان خزمەتی پێغەمبەرم کردووە. 10 ساڵ. یەک ڕۆژ پێغەمبەری خوا پێی نەگوتم ئەنەس ئەوەت بۆ کردەوەت بۆ نەکرد، کە غەڵەتیشی دەکرد ئەنەس. نەیگۆ بۆ تاخیر بووی بۆ ئاوا بووی، قەت لۆمەی نەدەکردم، هەر تەشجیعی دەکردم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. خۆ زۆر لەو سەرکۆنەکردن و لۆمەکردن بپارێزین. بەڵام وەکو گوتم لە فکرتان نەچێ، مانای ئەوە نییە و خاڵانەیە من دەڵێم چاوی خۆ بنوقێنین گوێکانمان قەپات کەین چاوپۆشی لە گوناه و تاوان و لە کەم و کوڕیەکان بکەین. نا، مامۆستای چاک بین بۆ چارەسەرکردنی کێشە و مشکلەکان کە ڕوومان توێ دەکەن. ئەو خاڵانە بۆ چییە؟ بۆی کە ڕەتفعل دروست نەبێت. بۆ چییە؟ بۆی کە ڕەتفعل دروست نەبێتن. خاڵی چوارەم، خۆت بێنە شوێنی ئەو کەسێک کە غەڵەتی کردو، جا ئەو جا لە حەلەکەی بکۆڵەوە. یعنی بۆ نمونە ئەمن باسی خۆم دەکەم، بەرپرسی مەڵبەندم لێرانە، برایەک ئەندامێک خوشکێک غەڵەتێک دەکات، با من لە پۆستی خۆ بێمە خوارەوە، خۆم بمە شوێنی ئەو خوشکەی ئەو برایەی، ئەو جا بێم بزانم ئەو غەڵەتە ئەو جا شێوازی چارەسەرکردنی غەڵەتەکەی داخۆ چۆن دابنێ. ئەگەمە نەتیجە، ئەگەمە نەتیجە. لەبەرەو خۆشەویستانی خۆم وەکو گوتم بڵێم وەڵاکا کە نابێ کەس غەڵەت کاونە، ئەوە مستەحیل کەمە ئینسانین بەشەرین. بەڵام چۆن ئەو غەڵەتانە بۆ یەک دیکە چارەسەرکەین، ئەمن کە خۆم بردە شوێنی ئەو ئینسانە ئەو خوشکە ئەو برایە، ئەو جا دەتوانم چۆن چارەسەری ئەو کێشە و مشکلەی بکەم. ئەوە زۆر زۆر مهمە بەڕاستی. تەماشەکەن کابرا کاتە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام، حەدیسەکەتان بیستووە، فەقیر بوو، فەرمووی پێغەمبەری خوا هاوکاریم بکە. پێغەمبەری خوا دینارێکی دایە عەلەیهی سەڵات وسەلام. باشە، بەڵام کە دینارەکەی دایە چی پێ فەرمووی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام؟ فەرمووی بڕۆ حەبلێک بکڕە، بڕۆ ئەو چیایەی پشتێداران بینە لە بازار بیفرۆشە و پاشی ماوەکی دیکە وەرە سەرم لێدەوە. هێشتا هیچی نەفەرموو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، بەڵام ڕێگای بۆ دانا بۆ چارەسەرکردنی کێشە و مشکلەی ئەو سەحابیەی. بالفعل چوو بە پارەکەی حەبلێکی کڕی، ماوەک چوو داری هینان لە چیای و هاتەوە، چەند ڕۆژێکی پێچ و هەفتەیەکی پێچ و هاتەوە خزمەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. فەرمووی وەزعت چۆنە؟ فەرمووی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەڵڵاهی وەزعم زۆر زۆر باشە، بەشێکی ئەو پارەم لە ماڵ و منداڵی خۆم سەرف کردووە، دەوڵەمەند بووم، بەشێکی دیشم کردووەتە خێر و سەدەقە. ئەو جا پێغەمبەر چی فەرموو عەلەیهی سەڵات وسەلام؟ تەماشەکە فەرمووی وەلەذی نەفسی بیەدی، سوێن بەو زاتەی کە نەفسی منی بەدەستە، لأن يأخذ أحدكم حبله فيتحطب على ظهره خير له من أن يأتي رجلا فيسأله أعطاه أو منعه. ئیمامی بوخاری ڕیوایەتی کردووە. پاش ئەوەی کە کێشەکەی بۆ چارەسەر کرد، فەرمووی وەڵڵاهی لەوەی بۆ نمونە کابرایەک بچیتن حەبلێک ببا بچێتن لەو چیایە پشتێداران بینی، ئەو پشتێدارانە بۆ خۆی بفرۆشیتن، زۆر زۆر لەوەی باشترە بێ داوای پارە لە خەڵکی بکاتن، دەست لە خەڵکی پام بکاتەوە، داوای پارە بکە زابی داتێ یان نەیداتێ. ئەوە کێشەکەی بۆ چارەسەرکردن جنە ئەو ڕێمان پیشان دەدا. بەڵام ئەگە پێشەوەی کە پارەی دابایە و ڕێکە، یعنی کابرا تەریق دەبەوە. ئەتۆ خۆت بێنێت شوێنی ئەو کەسەی کە کێشەکەی هەیە، ئەو جا شێوازی چارەسەرەکەت بۆ دەکرێتن. خاڵی پێنجەم نەرمونیان بە لە چارەسەرکردنی کێشەکان. یعنی بۆ نمونە چیشت غەڵەت دەکا خوشکی خۆم، مازەکی لە تەپڵی سەری کە کچە جوانەکەی خۆم، ئەو خەسڵەتە جوانەتێ، ئەو خەسڵەتە جوانەتێ، ئەو خەسڵەتە جوانەتێ، دەیان خەسڵەتی جوانی بژمێرە، بەس ئەو لە تو ناوەشێت تۆ کچە جوانەکەی خۆ، بەرخی بالی خۆ،
نازدارەکەی دادەیخ ئەها ئەو ئاوێنە دەبینی چەند جوانە کچم بەڵێدایە دەستت بەتەنیکە نقطەیەکی لەو ئاوێنەی کچم لەو ئاوێنەی چ دەبینی وەڵا دادە ئەو نقطە ڕەشەی دەبینەوە کچمەتەوە ئەو ئاوێنەی ئەو گوناهە ئەو تاوان ئەو خەسڵەتە خراپە ئاوا لێت دیارە کوڕە جوانەکانی خو منگۆش بەرخی بابەی کوڕێکی چاچی کوڕێکی باشی بۆ خوا سوڵحاوی ئەتۆش هەمان ئاوێنەی کوڕمەها ئەو نقطە ڕەشە لێ دیار دەکات بە نەرمونیانی بەڵامەدێگە هاتەوە ئیوا هەیە چاکترین و باشترین کوڕی هەن کچی هەن بەس دەبەرەوەی لە مەکتەبە یەکەم نەبووە هاتەوە گۆتی باوە شاتەماژە شەق دەبنی گوێ ئاخر لە شتێکی کەش تێک دەچێتن داتشکاند ئەو منداڵە کاکە من لەوەی چاکم با لەوەی نەتوانم دەرەجە بێرم خۆ بە زۆری نییە یعنی ئەکرێ من لە هەموو شتێکی هەر یەکەم بم لە هەموو شتێکی هەر لە پێشی هەموو خەڵکی بم ئاخر خوای گەورە خۆمشتی ناداتە ئینسانی ها دابەشی کردووە ئەخلاقەکی جوانی داومێ سەبرەکی جوانی داومێ تحملێکی جوانی داومێ بەڵام بەخوای زیرەک نیم کاک ئیتەم بەڵم چ بکەم خۆ خەتای من نییە لەبەرەوە ئەو نەرمونیانە زۆر گرینگە ئینسان لە چاکردنی کێشەکان نەرمونیان بێ خاڵی شەشەم لێگەڕێ با منداڵەکان و ئەوەی کە کێشە گێت با بگاتە فکر و تەسەووری تو کە دەدوێت چۆن کێشەکەی بۆ چارەسەرکەی هاوکاری بکە دەگەڵت با دەستبارگر بە لەگەڵی لەبەرەوەی بەڕاستی ئینسان ئەگەر بانگت کرد بۆ نمونە ئەو شتێک کە ئەو کردوێتی خراپە باست کرد لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی شەرعیەوە پێک و مناقەشەت کرد ئەگەر کەسێک هەر مەڵێ خۆ لە خەتدا مەڵێ لەگەڵەویتت ئەگەر کەسێک کوڕمە و خەسڵەتە خراپەی هەبوو کچمە و خەسڵەتە خراپەی هەبوو چۆن چارەسەریکەین بەڕەئی تو چارەسەرەکەی چۆن بۆ دابنێ لەگەڵ خۆ مشارەکەی پێ بکەت و ئەتوانیا چاکەکەی ئەوە زۆر گرینگە خاڵێکی دیکە خۆشەویستانی خۆم کاتێک کە دەتوێ خاڵی حەفتەم نەقدی مقابلت بکەی چاکەکانیشی باسکە ئەلێرە بابچینە خزمەت حادیسەیەکی زۆر خەتەر زۆر ترسناک کە لە ژیانی پێغەمبەر ڕوویداوە عەلەیهی سەڵات وەسەلام خۆشەویستانی خۆم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە غەزوەی حونەین پاش فەتحی مەککە غەنائیمێکی گەلک زۆری دەستکەوت تازە ئەبوو سوفیان مسلمان بووە عەمری کوڕە عاس مسلمان بووە ئەوجا معاویەی کوڕی ئەبوو سوفیان هین پێدا وەرە گەورە گەورەکانی قوڕەیش کە هەموو دوژمنایەتی پێغەمبەریان دەکرد عەلەیهی سەڵات وەسەلام تازە مسلمان بوون لە غەزوەی حونەین طبعا غەنایمێکی زۆر عەجایب گیرە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ڕوح و گیانم بە قوربانی بێ ئەو غەنایمەی لەسەر قوڕەیشەکان دابەش کرد 100 وشتری دا ئەبوو سوفیانی 200 وشتری بۆ نمونە 200 مەڕیدا معاویە کوڕی ئەبوو سوفیانی جا پێدا هات بە کوڕی ئەبوو جەهلی و بە کوڕی چێ و چێ و هەرچی کە گەورە گەورەکانی قوڕەیش بوون مسلمان ببوون پێغەمبەری خوا خەنی کردن عەلەیهی سەڵات وەسەلام زانگۆ بینە بەرچاوی خۆ ئەو حادیسەی ئەنساریەکانیش ڕەزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێ کە سەرخەری ئەو دینەی بوون یەک بزنیشی نەدانێ یەک کاری لەشی نەدانێ یەک وشتریشی نەدانێ یەک شتی نەدانێ هەموویدا قوڕەیشەکان کەچی لە غەزوەی ئوحود 70 سەحابە شەهید بوو دەزانن چەندیان ئەنساری بوون 66 ئەنساری شەهید بوون لە پێناو ئەو دینەیدا دیفاعیان لە پێغەمبەری خوا دەکرد عەلەیهی سەڵات وەسەلام بەرامبەری چێش بوو شەڕەکە بەرامبەری ئەو قوڕەیشیانە بوو کە ئێستا پێغەمبەری خوا خەنی کردن وەرن تەماشەکە لە صەحیحەین دا هاتووە
هەندێک لەوانەی کە بە تایبەتی کوڕە ئەنساریەکان بوون تازە گەنج بوون پێگەیشت بوون چیان گوت يغفر الله لرسول الله صلى الله عليه وسلم خواهی گەورە لە پێغەمبەری خۆش بێ يعطي قريشا ويتركنا دەداتە قڕەیش و ناداتە ئێمەنا وسيوفنا تقطر من دمائهم شمشێرەکانی ئێمە هێشتا خوێنی قڕەیشەکانی لێ دەستچێتن کەچی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام خوا لێی خۆش بێ خوا عەفویکە دەداتەوان و نایداتە ئێمە بەڕاستی مەوقیفێک بوو لە ئەو پەڕی ناخۆشی و ناڕەحەتی لە ناوەن سەحاباندا سەعدی کوڕی عوبادە ڕەحمەتی خوای لەسەر بێتن گەورەی ئەنساریەکان بوو ئەویش هەمان ڕەئی هەبوو ئەوە مشکلەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام لە دووی نارد فەرمووی سەعد کە چووە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمووی یا رسول الله أي پیغمبری خوا علیه الصلاة والسلام إن هذا الحي من الأنصار قد وجدوا عليك في أنفسهم لما صنعت في هذا الفي الذي أصب أي پیغمبری خوا أو عشرة أو خزمانة شتێکیان دەدڵی دادروست بووە لەسەر ئەو غەنائیم و ئەو فەیەی کە تەوزیعت کردووە ئەو جا پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام فەرمووی وأين أنت يا سعد چەند دووربین بۆ پێغەمبەرمان ڕوح و گیانمان بە قوربانی بێ سعد ئەتوو چ دەڵێی ئینسانی ئیماندار دائیمەن ڕاستگۆیە فەرمووی ما أنا إلا امرؤ من قومي ئەی پێغەمبەری بەخوا میش لەگەڵ قەومەکەی خۆدا یعنی ئەمیشتم دەدڵی دادروست بووە ئەمیشتم دەدڵی دادروست بووی پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام قائید و سەرکردە جا ڕئیسی عائیلە بێ ڕئیسی دەوڵەت بێ دایک بێ یان باوک بێ نابێ بێڵی کێشەکان بۆ گەنی بن ئەو جا کێشەکان پەرش و بڵاو مەکەن یعنی بۆ نمونە منداڵێکت کێشەیەکی هەموو منداڵەکان دامنێ کێشەوی لە ناو هەموو منداڵەکان باسکەی بۆی هەموو منداڵەکان فێری ئەو کێشەی نەبن منداڵێکت فێری زغارە کێشان بووە پەرژینێکی قایم بێ لەو گەنجانە ئینشاڵڵا زغارە کێشی تێدا نییە کە منداڵێکت فێرە زغارە کێشان بووە مەچوو داینەی لەگەڵ سێ منداڵەکەی دیکەت لەگەڵ چار منداڵەکەی دیکەت کە زغارە ناچێشن جا بێ محاسەبەیکەی بڵێ بۆ ئێوە زغارە دەچێشن بۆ کوڕم زغارە دەچێشی بەخوا ئەنگۆش پێدەچی ئەنگۆش زغارە چێش بن بەس باو پێ نزانیتن یەکوەرە دڵێیان گەڕێ خۆوانە جارێ پێیانەوە دیار نییە پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام فەرمووی ئەی سەعد ئەنساریەکان زیاکەوە لە سەحابان بەتەنێ لە دۆڵێک بۆم کۆکەوە هەمووی لە دۆڵێک کۆکردنەوە کە کۆی کردنەوە پێغەمبەری خوا عەلەیهی السلام بۆی ئەو فکرەیە ئەو بیر و بۆچوونە بڵاو نەبێتەوە لە ناو سەحابەکاندا ڕزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێ کە کۆشی کردنەوە پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام ڕوح و گیانم بە قوربان لێی پرسین فەرمووی غەیری ئەنساریەکانتان تێدان تیان نەخێرەی پێغەمبەری خوا بەس کوڕە خوشکەکانمان لێرانن ئەوانیش وەکو ئەنساری حیسابیان لەگەڵ دەکەی پێغەمبەری خوا عەلەیهی السلام کێشەکەی گچکە کردەوە ئەو جا پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام تەماشەکەن هات بۆی باس کردن کە ئەو تەوزیعی بۆ کردووە چکە تۆ دەبی بێی مبەرر بێنیەوە بۆ دایە قوڕەیشەکان نەیداوانە پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام حەمد و سەنای خوای پەروەردگاری کرد فەرمووی یا معشر الأنصار ئەی ئەنساریە خۆشەویستەکان ئەو جا باسی چ دەکا باسی فەزڵی خۆ دەکا بەسەر ئەنساریەکاندا ئەو خاڵەمان چ بگوتمان دەبێت فەزائیلی ئەو خەشکت باسکەی کە تو گلەی لێ دەکەی هەر خراپەکانیەوە نەکەی فەرمووی ئەلەم ئاتیکم ضلالا فهداكم الله بەس ئەنساری نەدانیشتوون ئەنساریە بەڕێزەکان ئەمن نەهاتمێ و گومڕابوون و خوای گەورە واستە بە من هیدایەتیدان هەموویان دەیانگۆ بەڵێ ئەی پێغەمبەری خوا
وعالة فقير و هەژار نەبوون خوای گەورە واستە بە من دەوڵەمەندی کردن فەرمیان بەڵێ پێغەمبەری خوا فەزڵ و منەت بۆ خوا و پێغەمبەری خوایە دژمنی یەکتر نەبوون خوای گەورە واستە بە من کردنی بە برا و بە دۆست و دژمنایەتەکەتان کۆتایات فەرمیان بەڵێ پێغەمبەری خوا فەزڵ و منەت بۆ پێغەمبەری خوا و بۆ خوایەکەیەتی ئەنساریەکان هەرچی کە پێغەمبەری خوا دەیفەرموو بێدەنگ بوون پێغەمبەر عەلەیهی سەڵات فەرموویە دیگە بۆ وەڵامم نادەنەوە ئێوە ئەنگۆ بۆ وەڵامی من نادەنەوە فەرمانەی پێغەمبەری خوا فەزڵ و منەت بۆ تۆ وەڵامی چت بدەینەوە پێغەمبەر با بۆتی ئێوەش دەتوانن وەڵامی من دەنەوە ئێوەش دەتوانن ئەگەر قسە بکەن ئەنگۆش بە من بڵێن ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەتۆش کە هاتی بۆ لای ئێمە دەریان کردی لە مەککەی کەس ڕای نەگرتیمە باوەشمان بۆ کردیەوە و فەقیر و هەژار بووی دەوڵەمەندمان کردی و خەڵک دیفاعی لێ نەکردی سەرمان خستی ئەوجا لە شوێنێک لە دڵەڕاوکەی و لە ترس هاتی لێرانە بە ئەمن و ئەمان لێرانە دانیشتی لە ناو ئێمە ئەوجا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات فەرمووی ئەی ئەنساریە خۆشەویستەکان کاتێک کە پێغەمبەری خوا شتانە حساب دەکا ئەنساریەکان سەریان دەبەرە خۆ نابوو دەستیان کردە گریان ڕەزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێت چۆن وەڵامی پێغەمبەر دەدەنەوە عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی برا ئەنساریەکانی خۆم تخوا شتێکتان دەدڵ دادروست بۆ بەرامبەر بەو پێغەمبەرەی خۆتان لەسەر جا بە چ وەسف دەکا فی لوعاعە لەسەر شتێکی پڕ و پوچی دنیا لەسەر مەڕێک لەسەر بزنێک لەسەر وشترێک کە داومەتە ئەو خەڵکەی کە تازە موسڵمان بووە مؤلفە قولوبن دەموێ واستە بەو عەتایانە یعنی هەڵ نەگەڕێنەوە ئەنگۆشم بەجێ هێشتۆ بۆ ئەو ئیمان و تەقوا و دینداریە باشەی کە خوا پێیداوە ئەوە گلەی لە من دەکەن لەسەرەوەی ئەوە جێی گلەیە واللهی ئەگەر مەسەلەی هیجرەت نەبایە خۆم بە ئەنساری لە قەڵم دەدا واللهی هەموو خەڵک بە دۆڵێکدا بڕوا بە شیوێکدا بڕوا ئەنساریەکان بە شیوێکدا بڕن بەو دۆڵەیدا دەڕۆم کە ئەنساریەکانی پێدا ڕۆیشتوون یا ڕەبی خوایە لە ئەنساریەکان خۆش بی یا ڕەبی خوایە لە منداڵی ئەنساریەکان خۆش بی یا ڕەبی خوایە لە منداڵی ئەنساریەکان خۆش بی ئەوە دوعای پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وەسەلام هیچیان لەبەر دڵی نەما فەرمیان ڕازین بەخوا و بە پێغەمبەری خوا خۆشەویستانی خۆم واللهی والله هەر یەکێک لە ئێمە ئاوا هەوڵ دەین کێشە و مشکلەکانمان چارەسەرکەین کێشە و مشکلەمان چارەسەر دەبن بەڵام دەبینی بۆ نمونە من گلەیم لە برایە چییە کۆڕێکی ئاوا گەورە دەکەم لە ناو ئەو کۆڕەیدا و برای دەستچێنمەوە نەک چارەسەرم کرد قوڕم پێوەرکرد دەیانی دیکەش واستە بەوی تەمەڕوت دەکەن ئەوجا خاڵێکی دیکە خۆشەویستانی خۆم بۆ چارەسەرکردنی کێشەکان تخوا بە دەڵێ دەسمەکە دارێکی لە کێشەکان مەکۆڵەوە یعنی ئەوەندەی کە بۆ دیارە ئەوەندە ئیکتیفا بێ بکە جا بڵێ وەڵاهی وەری گەڕێ بڵێ وەڵا هەندێک گوناهی دیکە شەنەوانیشی بۆ ئاشکراکە لێ گەڕێ مادام کابرای خۆ ستر کردووە مابەینی خۆ و خوایەت و فەزحی مەکە ئەوە ئەگە بێین بازیکەین دەیان ئاەت و حەدیثێ لەسەرن کە بەدوای عەیب و عاری موسڵمانان دامەگەڕێن هەر کەسێک بەدوای عەیب و عاری موسڵمانان داگەڕێ خوای گەورە لە ماڵی خۆی فەزحی دەکاتن لێ گەڕێ مادام عەیب و عارێکێت وەرە نسحەتی کە ئامۆژگاری کە ئاخیرا ئینسان قسێکی جوانی نووسیوە دەفەرمێ حکمت و دانایی پێمان دەڵێ هەر کەسێک بە دوای گوناه و عەیبی شاراوە دابگەڕێ خۆشەویستی و مەحەبەتی دڵەکان لەدەست دەدات یا ڕەبی خوایە عاقبەتمان خێر بکەی سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکەی یا ڕەبی خوایە زوریەتمان ساڵح بکەی یا ڕەبی خوایە ئەو کێشە و مشکیلانەی کە هەن لە نێوماندا بتوانین بە شێوەیەکی تەندروست بە شێوەیەکی شەرعی بە شێوەیەکی سەردەمیانە چارەسەریان بکەین بۆی کە کۆمەڵگە و مجتەمەعەکەمان کۆمەڵگە و مجتەمەعێکی تەندروست بێ أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمة الله وبركاته